السلام عليكم ورحمة الله وبركاته. داكمان عائشة رضا ورحمة خداي لسر بيت بومان دجرتو كوا پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرمويتي هر ساعة وقتك لبني آدم تێپەڕ دەبێت بەسەریدا ئەگەر هاتوو یاد و ذکری خوای گەورەی تێدا نەکات ئیلا لە ڕۆژی قیامەتدا ئاه و ناڵە و حەسرەتی بۆ دەچێشێت. ئەو کەسێک کەوا پەشیمان دەبێتەوە لە قیامەت بۆ ئەوەی بگەڕێتەوە دنیا و حەسرەت دەچێشێت بۆی ئەوەی ساتێک بێتەوە دنیا بۆ ئەوەی ذکری خوای گەورەی تێدا بکات و یادی خوای گەورەی تێدا بکات. بۆیە خۆشەویستانم بەڕاستی ئەمڕۆ خەڵک وا مەشغوڵ بوونە بە کاروباری دنیاوە کەوا نەتوانن تەنانەت ذکری خوای گەورەی تێدا بکات. ڕۆژی بەسەردا دەڕوا ذکرێکی خوای گەورەی تێدا ناکات، یادی خوای گەورەی تێدا ناکاتەوە، سوبحان اللهیەک ناکات. بۆیە پێویستە لەسەرمان بۆ ئەوەی لە قیامەت حەسرەت و پەشیمان نەبینەوە لە قیامەتدا پێویستە لە دنیادا ذکر و یادی خوای گەورە بکەین و ڕۆژانە لە کاروبارەکانماندا. چونکە خوای گەورە تێدا دەفەرمێت يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. السلام عليكم ورحمة الله وبركاته.